3 ڕۆژ بەر لە ئێستا پارێزگاری سلێمانی ڕایگەیان دەستیان کردووە بە کەمکردنەوەی نرخی بنزین لە تەواوی بنزینخانەکانی سلێمانی و بۆ هەر لیترێک بڕی 25 دیناریان کەم کردوتەوە و بەردەوام دەبن لە دابەزاندنی نرخەکەی. بڕیارەکە تەنها بنزینی سوپەر و نۆرمال دەگرێتەوە و بنزینی محەسەن ناگرێتەوە، بەڵام بەپێی بەدواداچوونەکانی پێیام تەنها بنزینی سوپەر 25 دینار کەم کراوەتەوە و بنزینی نۆرمال کە بە ڕێژەیەکی زۆر بەکار دەهێنرێت تەنها 15 دینار کەم کراوەتەوە. واتە ئەگەر شۆفێرێک بە بڕی 100,000 دینار بنزین بکڕێت لە چاو پێشەوە تەنها 1500 دینار جیاوازی هەیە. ئێمە ڕێگاکانی هاتنی بنزین بۆ ئەم شارەمان زۆر کردووە، ئاسانکاریمان کردووە و احتیکارمانتیانە هێشتووە و سوپاسی بازرگانەکانی ئەم سێکتەراکەین، پاڵاوگەکانی خۆمانەکەین، وێزگەکانی سوتەمەنیەکەین کە بە مەردانە هاتوونەتە پێشەوە لەم پرۆسەیە لەگەڵ ئەوەی توانیمانە کوالیتی پارێزین لە هەمان کاتا کەمیەتیشمان پاراستووە، لە هەمان کاتیشا لەم وەرزستانەیە نرخەکەیمان بەڕادەیەکە ناوەتە خوارەوە. لە هەموو لایەکەوە ئێمە ڕێگامان کردوێتەوە بە زەبەتکردنی کوالیتیەکەی لە هەموو شوێنێکەوە ڕێگەین کە کەمیەتێکی گەورەی سوتەمەنی بێتە ئێرە. ڕۆژانە پارێزگای سلێمانی پێویستی بە 2 ملیۆن لتر بنزین هەیە و بەپێی زانیاریەکانیش لە ئێستادا لە سەرووی ئەم بڕەوە لەلایەن کۆمپانیەکانی هێنانی بنزین لە وڵاتی ئێران و تورکیا و بە مەرزەلاوەکیەکانەوە بۆ پارێزگاکە دابین دەکرێت. هۆکاری دابەزینی نرخی بنزینیش بۆ دابەزینی نرخی نەوتی خاو دەگەڕێندرێتەوە لە بۆرسەی جیهانی. لە بۆرسەی عالەمیان نەوتی عالەمی دابەزی و ئەوش تەسیراتی خۆیە، بەس تەسیراتەکە خۆی بڵین بە شێوازێکی ئاوا وردەوردێتە خوارەکە. ئێمەش تەسیراتە بێت لە لەسەر ئێرە و ئێرەش دابەزێن. ئێمەش ئەو شەریکانی کە بوومان دابینەکەن دیارە ئەوان سعردا بەزێن، ئێمەش سعردا بەزین بۆ هاوڵاتی ئێرانەوە بڵێن لە مەرزەکانەوە دێ لە تورکیاوە زۆر دێ ئێستا لە جاران کەمتراوێسە بڵێن زیاتر دێ مەرزە لاوەکەەکانی هەر بنزین داغڵە بێ گاز داغڵە بێ ینی سوتەمەنی ئێستا بەعام شکر زۆرە و ڕووی لە دابەزینە ڕووی لە بەرزبوونەوە نیە بەپێی ئەوەی کە ئێمە ئێستا تەوەقعەکەین. بەهۆی گەمارۆکانی سەر ئێران لەلایەن ئەمریکاوە ترسی ئەوە هەبوو نرخی سوتەمەنیش لە باشووری کوردستان بەرز بێتەوە، بەڵام تا ئێستا هێنانی سوتەمەنی لە کۆماری ئیسلامی ئێرانەوە بەردەوام هاوردەی هەرێم دەکرێت و پێشتریش کۆمپانیەکانی هێنانی سوتەمەنی ڕایان گەیاندبوو ئەگەر لە وڵاتی ئێرانیشەوە نەبێت ڕێگەی تر هەیە بۆ هێنانی سوتەمەنی و ڕێگری دەکەن لە دروستبوونی قەیرانی سوتەمەنی لە هەرێمی کوردستان. ڕامیە عوسمان، کەناڵی ئاسمانی پێیام، سلێمانی.